حاجی شهاب كل ئەوەندە غەریبی دەکەم وەزعت کووە. قوربانت بم کاک سعدی وەڵا باشین. ئەی تۆ چۆنی ماڵ و مناڵ چۆنن باشن هەموو لایەک؟ كل ئەوانش باشن عیبیان نییە هەروە دەبیتن. دەی لە خوای بە زیاد بی. ئەی لەگەڵی شکارە چۆنی؟ والله لەگەڵ کاکە ڕەشیدی سەرمان پێک کردیە چ عیبمان نییە. ئەی کاک سعدی نەتگوت ماڵ و مناڵ چۆنن باشن؟ بەخوای پێم گوتی باشن، باز بینی خۆمان بی تۆزە خەمم هەیە، خەم دل بە خەمم. بۆ چییە؟ خەمی چیتێ پێم بڵێ. ئەوەی ڕاستیوی لەگە هەناری تۆزێک مشکلەمان هەیە. ئۆهۆ مشکلێت چیتان هەیە براگیان؟ بینی خۆمان بی حاجی شەهاب بەس توخوا لە دەمت دەرنەچی ئەمێن ماوەکە بەدزی هەناری ژنی دووەمم هینایە. کورە وەڵڵاهی سعدی عیب نەبووە ئێستا دەهاتمە ناو دوکان و هۆی هام لێ دەکردی. تخوا سعدی کەی وا ترسنۆک بووی؟ وەڵڵاهی من ئێستا کردومە بە سێژن. ئەم ترسەی بۆ چییە؟ سێژن؟ ئای نێرە دێزەی بوارێ. عەفوو چی کاک سعدی؟ هیچ دەرێم تو کو کردتە سێ. باشە باش خێزانەکانت چۆن ڕازی بوون؟ کاکە گیان لەبەرەوەی منیان خۆش دەوێ و عەدالەتیان لە نێوان دروست دەکەم. نایانەوێت تووشی گوناح بم سعدی. خوای گەورە مۆفەقیان بکاتن. کورە وەڵڵاهی نییە هەتوو ژنت هەیە نەکەمە. باشە هۆکاری کەشف نەکردنی چییە؟ لە هەنار دەترسی؟ کورە نە وەڵڵاهی من لە هەناری ناترسێم، بەس کاکە برایەکەی دەهاو قەساب برایەکەی پێی گوتیمە ژنی دووەم بینی چی خراپە پێت دەکەم. کورە سعدی گیان بەخوای هیچ نییە. غیرەت بدە خۆت و بڕۆ پێی بڵێ چییە بێ با ببێ. یعنی ئەوها؟ کورە ڕێک وای پێ بڵێ کاکە گیان. وەڵڵاهی باشە ئەدی ئەگەم مشکلە دروست بوو ئەتو پشتم دەگری؟ کورە برا نەک پشتت دەستیشت دەگرم. زۆر باشە پیا ماقولی کۆ دەکەمەوە لەسەر دەستی تو لەسەر قسەی تو ئەمن دەبی ئەوڕۆ پێیان برێم. ئێدە زۆر باشە چیشت پێویست بوو ئەو برای خۆت لێرەیە. زۆر باشە کاکە ئێستا ئەگە خزمەتەکە نەبیتن هەندێک ئیشم هەیە. قوربانت بووم کاکە سعدی گیان زۆر خۆشحاڵ بووم بۆ تەلەفۆنەکەت. چاون ماز دەکەم چاوی مندارەکەت کۆ کانت ماز دەکەم. خوا دەگەڵ سەر چاوم. خوا ئاگادار بی سەر